سپاسی خوا بکە لەسەر ناز و نیعمەتەکان هەموو نیعمەتەکانی خوا کە بەسەرمانەوەی پێویستە سپاسی خوا بکەین لەسەری. خەڵکانێکە بوون پێشتر لەش چاک بوون تەندروست بوون ئێستا نەخۆشن. خەڵکانێکە بوون پێشتر بینا بوون چاویان دەیبینی ئێستا نابینان چاویان نابینیە. خەڵکانێکە بوون دەوڵەمەند بوون ئێستا محتاج و فەقیرن هەموویمان بینیوە. خەڵکانێک هەبوون لەش ساغ بوون ئێستا دەستیان نییە قاچیان نییە شوێنێکیان لە دەستداوە. سپاسی خوا بکە خەڵکی وایە 20 ساڵ 25 ساڵ دەستی نەبردو بۆ دەمینانێ بخوا دەستی نییە یا دەستی ئیش ناکە. ئایا بیرمان لەم نیعمەتانە کردووەتەوە؟ چەند جار باسم کردووە پیاوێکەی خوای گەورە شیفای بدە دەست و قاچ و شتی ئیش ناکە بەسەری ئیشەکە یا ڕەبی خوایە شیفای بدەی بۆ خاتی عەظەمەت و گەورەی خۆت. بەڵام بەقەت هەومان سپاسی خواکە زۆر زیاتریش. ڕۆژێ مسلمانێک لەوێ دانیشت بوو چایی دەخوارد وتی وا نەزانی ئازایەتی خۆتە دەسەبەی بۆ دەمت بە کەوچکەکە چایەکە ئەخۆی یا بە پیاڵەکە چایەکە ئەخۆی. بەخوای گەورە 13 ساڵە دەستم نەبردەوە بۆ دەم. ئەمە باسی 6 ساڵە بۆ پێشەکەم. ئێستش بەخوا ئەوە 20 ساڵی تێپەڕانەوە ئێستا دەستی نەبردو بۆ دەمی. حەمد و سەنای خوا بکە. خەڵکانێک بوون وەکم تۆ لەش ساغ بوون ئێستا نەخۆشن داماون لەسەر جێگا. بەردەوام سپاسی خوا کە باخوا لەش ساخی بۆ زیاد کە با نیعمەتەکانە بۆ زیاد کە لە ئین شەکەرتم لەئەزیدەنەکم. خوا وعدی داوە بەس سپاسی خوا بکە نیعمەتەکانە بۆ زیاد دەکە. بە ناشکوریکردن چی دەستەکەوێت ئیلا غەزەبی خوا دەڕژێ بەسەرمانە. کەواتە سپاسی خوا بکە لەسەر هەموو نیعمەتێک. خەڵکە بوو پێشتر ئیماندار بووی سە بێباوەڕ و ملحید و کافر و بێدینە. حەمد و سەنای خوا بکە ئیمانەکەت ماوە. حەمد و سەنای خوا بکە لەسەر هەموو نیعمەتێک وما بكم من نعمة فمن الله. خوا دەفەرمی هەرچی نیعمەتەیە هی ئێوە هەمووی لایەنی خواوە پێتان بەخشراوە. ئازادی و قارەمانی و جوامێری و پاڵەوانی تۆیتیان نییە. بۆیە سپاسی خوا بکە با خوا نیعمەتەکانت بۆ بهێڵێتەوە.